تاکو ئێستا حکوومەتی بەغداد وەڵامی داوە فەرمیەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بە دەربڕینی ڕەزامەندی لەسەر ریفراندۆم لە شارەکە نەداوەتەوە. سەرۆکی لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە پەیامی وت بەغداد وەڵامی کەرکووک ناداتەوە، بۆیە دەبێت هەرێمی کوردستان ئامادەکاری بکات بۆ ڕاپرسی لە کەرکووک هاوشانی شارەکانی تری کوردستان. ئەڵبەتە ئێمە بە فەرمی داوامان کردووە لە حکوومەتی عێراقی کە ریفراندۆم بکرێ هەروەکو چۆن لە بڕگەیەک لە بڕگەکانی مادەی 140 هاتووە کە ریفراندۆم بکرێت بۆ یەکلاکردنەوەی مەسیری کەرکووک. بەڵام من تەسەورەکەم ئەوە لە 2005ەوە مادەی 140 دەرچووە حکوومەتی عێراقی پشتگوێیە خات و سەقفی زەمانەکەشی سیوێکی 2012 بوو جێبەجێ نەکرا. من تەسەورەکەم 100 ساڵی کەش جێبەجێ ناکرێ. بۆیە ئێمە داوامان کردووە بۆی بە فەرمی داوای ئێمە لای حکوومەتی عێراق بێت، بەڵام ئێمە ئومێدیشمان نییە حکوومەتی عێراقی جێبەجێ کات و تەسەورش ناکەین بتوانێت جێبەجێ کات. بۆیە ڕووی دەممان دوای ئەوە ئەکەینە سەر هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان ئینشاءڵڵا ئەم ساڵ ریفراندۆمە کرێت لەسەر بارودۆخی کوردستان و مەسیری کوردستان و یەکلاکەرەوە بێت. ئێمە داواکەین ناوچە کوردستانیەکان و بە تایبەتی کەرکووک، ئێمە خەڵکی کەرکووکین داواکەین کە لە کەرکووکیش ئەو ریفراندۆمە بکرێت. مانگی ڕابردوو بە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوای لە بەغداد کرد ڕەزامەندی لەسەر ڕاپرسی لە شارەکە دەربڕێت، بەڵام تاکوی ئێستا بەغداد هیچ وەڵامێکی کەرکووکی نەداوەتەوە. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە پێی یاسا دەتوانێت کێشەکانی پەیوەست بە شارەکە یەکلایی بکاتەوە. پێم وایە لە ڕووی یاساییەوە لە ژێر ڕێچێفی پەرلەمانی عێراقانیە بە پێی یاسای 21 ساڵی 2008 ئەو شارانەی کە هەڵبژاردنیان تیاکراوە ئەنجومەنیان تا هەڵبژێردراوە بە پێی دەستور ئەکەونە ژێر ڕێچێفی پەرلەمانی عێراقەوە، واتە چاودێری کارەکان و بڕیارەکانیان دەکرێت لەلایەن پەرلەمانی عێراقەوە. بەڵام ئەم حاڵەتە کەرکووک ناگرێتەوە لەبەرەوەی کەرکووک هەڵبژاردنی تیانەکراوە لە 2005ەوە. لە ڕووی یاساییشەوە کەرکووک ئێستا لە ژێر چاودێری پەرلەمانی عێراقانیە، بۆیە هەر بڕیارێک چ پەیوەندی بە خزمەتگوزاریەوە چێبێت چی بە پەیوەندی بە مەسەلەی ماف و چارەنووس و ریفراندۆم و ئەووا بێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەتوانێت بڕیاری لەسەردا. ماوەی زیاتر لە 13 ساڵە کورد نەیتوانیوە پرسی کەرکووک بە دانووسان و بە پێی مادەی 140 یەکلایی بکاتەوە. ئێستاش پێ ناچێت حکوومەتی هەرێم وا بە ئاسانی بتوانێت بڕیاری ریفراندۆم لە کەرکووک بدات. بەمەش کورد دەکەوێتە نێوان دووڕیانێک، یان دەبێت ریفراندۆم لە کەرکووکیش بکات یان دەبێت لێگەڕێت بەغداد وەکو شارێکی تەواو عێراقی مامەڵە لەگەڵ کەرکووکدا بکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.